ئێستا بە بەرچاوی خۆتانەوە ئەیبینین کە شوێنێکی گشتی کە ناسنامە و ڕەمزی کولتوری و کۆمەڵایەتی و دینی ئێمەشە و لە هەرێمی کوردستانیشا خەڵک بە شوێنێکی گرنگ و پیرۆز یەزانێت کە مزگەوتە ئەوان بەبێ ڕەچاوکردنی ئەمە ڕوخاندویانە. یەکێکی تر لە ئیشکالێتەکان ئەوەیە کە خەڵک لێرە بە شخصی خۆی ڕازی بووە بەڵێ کە ڕێگاکە ڕێگا گەشتیاریەکە بڕوا و فراوان بکرێ، بەڵام لە هەموو شوێنێکە ڕێگا ئێمە نەمان بینیوە ڕێگای گەشتیاری ئەوەندە زۆر بێ لە شوێنێکی سەختی وەکو هەورامانی شاکە لە زەڵم ئێرە زەڵمە با بڵێن ئەوەندە شوێنەکە مەجای ئەوەی تیان نییە بەو شوێ ڕێگاکە فراوان بکرێ، بەڵام ئەوان لەبەرەوەی ئامانجەکەیان زۆر وازح ئامانجەکەەوەی خەڵکی زەڵم گوندەکە شۆڵ بکەن بدرێ بە بازرگانێکی گەورە بدرێ بە بەرپرسێک بدرێ بە پرۆژەیەکی گەشتیاری کە ئەمە دڵنیاین ئەگەر خەڵکی زەڵم ئەم شوێنە شۆڵ بکە بە جددی ئیشی لەسەرەکرێەوە هەرچی خزمەتگوزاری باشی هەموو دنیا هەیە ئەیهێنن لێرە تاقیەکەنەوە جوانترین گوندی گەشتیاری دروستەکەن. ئێمە قەنەعاتمان بەوە هەیە حکومەت هیچ نیەتێکی باوەدانکردنەوەی ئێرە نییە. ئەگەر حکومەت نیەتی باوەدانکردنەوەی ئێرە هەبووە ئێمە 30 ساڵە حکومەتی خۆجێیی و حکومەتی خۆماڵی و نیشتیمانیمان هەیە بۆ تا ئێستا ینی من بە ئێوە ئەڵێم چ ڕەوایەتێک و چ معقولێتێکی تایە کە گەورەترین و قەرەباڵغترین گوندی هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاری و کە گوندی زەڵمە تا ئێستا نەخۆشخانەی تیان نیە، تا ئێستا قوتابخانەی تیان نیە. ڕووی گەشتیاریشەوە بەداخەوە هەرچی فۆکەسێ خراوەتە سەر ئەوەی کە ئەمەش سەبەبەکەی گەڕێتەوە بۆ ئەو لیبرالیزمە ئابووری کە ئەمڕۆ هەیە سەرمایەدارەکان و حکومەت یەک بەرنامەیان هەیە ئەویش ئەوەیە خەڵکەکەوە دەربنێن و بۆ خۆیان بیکەن بە گوندێکی ئیتالی و پاڵی لێ بدەن.